بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. زۆر خۆشحاڵم بۆەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان. ئازیزان، لە بەرنامەی پێشوودا چاوپێکەوتنێکمان بوو لەگەڵ کاک گۆران کە لە کۆمەڵەدا بە دکتۆرای مناسرا و لەسەر نەخۆشینە دەرونیەکان و چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵم نەخۆشینانە قسە و باسێکمان کرد. هەرو کاتە وعدماندا کە لە بەرنمەیەکی ترا درێژەی ئەم باسەمان پێشکەش پێوەی خۆشەویست بکەین. لە بەرنامەی پێشوودا باسی ئەومان کرد کە ئەم نەخۆشینانە لە وڵاتی ئێمە یا بەعام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بەو جۆرە کە شایانی ببێت ئەهمیەتی پێ نادرێ و هیچ ئەو کەسانەی وا تووشی ئەو نەخۆشیانە بن زۆر کەم یارمەتی وەرەگرن. زۆر کەس پێی عیبەکە نەخۆشی وای ببێت. خودی ئەو نەخۆشانیش بۆ خۆیان هەر هەست بە سووکی و بە پراوێزکراو لە کۆمەلگاکەن. هەر بەو بۆنەوە کە ئێمە چاوپێکەوتنێکمان بوو لەگەڵ کاک گۆران کە لەسەر چۆنیەڵسی هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەم نەخۆشینە باس بکەین. تەبعاً باسی ئەوەش کرا کە ئەم نەخۆشینانە هەندێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە بنەماڵەوە بە کەسەکان ئەگات، ئەنی نەخۆشینەکە لە بنەماڵەوە هەیە و هەروەها باسیەوە کرا کە ئەمە شێوەی جۆراوجۆری هەیە، بڕێکی وەکو خەمووکی وایە، بڕێکی ئەکرێ لەوە زیاتر ببێت کە احتیاجی بە دەرمان و بە مەداوای پزیشکی و قسە لێکردن هەیە لە بابەتەوە لەلایەن کەسانی شارەزاوە. کاک گۆران بەخێر بیتەوە دیسان بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاسکەرم. کاک گۆران جاری پێشوو هەروایسە ئاماژەم پێکرد باسی ئەم نەخۆشینانەمان کرد. بە کورتیش باسی ئەوە کە لە کۆمەلگا کە ئەم نەخۆشینانە چەنە تەئسیریانە بێ باسمان کرد، بەڵام پێم خۆشە ئەم جارە بە تێر و تەسەری باسی ئەم نەخۆشینانە بکرێت. ئەبێت چی بکرێ؟ یعنی شێوازی هەڵسوکەوتکردنەکە و دەرمانکردنەکەی ئەبێت چ ڕێگەیەکی بۆ بنرێتەوە؟ ئایا ئەم ئەرکە لەسەرشان هەرو کەسەیەوە تووشی و نەخۆشی نەبووە، یاکەوێتە سەرشانی دەوڵەت، یاکەوێتە سەرشانی کەس و کارەکەی؟ بەڵێ ئەم جۆرە نەخۆشیانە وەکو باقی نەخۆشیەکانی تر چەندین بوعدی هەیە بۆ ئەوەی کە بتوانین چارەسەری ئەم مشکلاتە بکەین یا پێشگیری پێ بکەین یا مشکلاتی ئەمانە کەمەوە بکریە و یا عیلاج بکریە، ئەبێ لە چەندین ڕێگاوە بنیام حەولی بۆ بدا. بەشێک لە حەولەکە گەڕێتە سەر خودی فەردەکە کە نەخۆشە، بەشێکی گەڕێتە ئەو کەسانی کە بە دەوروبەریوان لە دەوروبەری نزیکیوان، بەشێکی گەڕێتەوە ئەو کۆمەلگا کە تایە ژیانەکە، و بەشێکیشی گەڕێتە سەر ئەو حکوومەتە کە لە وڵاتەکە حکوومەتەکە. من جیاوازی دائنم لە بینی حکوومەتەکە و لە بینی خەڵکەکە کە لە دەوروبەریە قەراریان گرتووە. مەسەلەن خەڵکی کۆمەلگایەک بە نەوعی بۆچوونیان، بە نەوعی بیرکردنەوەیان، بە نەوعی هەستان دانیشتنیان لەگەڵ ئەم جۆرە نەخۆشیانە بۆ خۆیان تەسیری مستەقیمن لەسەر کەسەکە. بەڵام لە عینی حاڵیشە حکوومەتێکە هەیە تەسیری زۆری هەیە لەسەر ئەوەی کە چارەسەری بۆ بدۆزێتەوە، ئەهمیەتی پێ بدا، فەرهەنگی عمومی خەڵکەکە بێرێتە سەرەوە یا بێرێتە خوارەوە و ڕێگەی بۆ بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم مشکلاتە. ئەگەر لە حکوومەتەوە دەستی پێ بکەین، حکوومەت تەسیرێکی زۆری هەیە، مەسەڵەن بە قەوانینەکەدا یانێ ئایا ئەم قەوانینە چەندێک یارمەتی کەسانێکە کە تووشی نەخۆشیانە ئەبن یاکوونێ یارمەتی کۆمەلگاکە کە پێشگیری بە هاتنی ئەم جۆرە نەخۆشانە بکە، چەندە ئیمکانات دائەنێ، چەندە بودجە دائەنێ، پۆڵی بۆ دائەنێ بۆ ئەوەی کە کادری بۆ دروست بکە، دوکتور و مشاوری بۆ پەروەرش بە، چەندێک لە مەدرسە و دانشگا ئاموزشی هەر لە بەهیارەوە لە کەسانێکە کاری سەرەتاییەکەی ئەکەن هەتا متەخەسیسای سەرەوە پەروەرش بە، چەندێک بیمارستان و ئیمکاناتی دەرمانی بۆ دروست بکە، و چەندێک
وەک ئاگاهی عمومی خەڵک کە ئاموزشیان بدا پەروەرشیان بدا بۆ ئەوەی کە ئەم زانیاریان بێتە ناو کۆمەلگا بە بەرنامەی تەلەڤیزیۆنی بە بەرنامەی رادیۆیی بە ڕۆژنامە و کتێب و بە سوخڕانی و بانووا و قسەم ڕەوشای تر بتوانێت ئەم زانستانە بێتە ناو خەڵک. بەداخەوە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران لەم فاکتۆرەدا تووشی مشکلی گەورن بەدلیەوە حکوومەتێکە لە ئێران ئایا نەتەنیا ئەهمیەت بمان نادە بەڵکو خۆی یەکێک لە مشکلاتی ئەسڵی خەڵکە لە نمونەی زۆر سادەوە بیگرە کە بەکارهێنانی ڕەوشای زۆر دواکەوتووی مجازاتکردن وەکو زیندان و ئەشکەنجە و شەلاق لێدانی خەڵک لە خیابانە و ئیعدامهای عەلەنی لە بەرچاو خەڵکە. تەواوی ئەمانە نەتەنیا ئەوەی کە بۆ ئەو کەسەکە محکوم بووە ڕەنج و ئازارێکی زۆرە بەڵکو بۆ قەوم و کەس و بۆ ڕوودۆست و برا و بۆ کەسانی نزیکیشی ئەوێتە هەر ئەو زەربە کە من باسم کردوتم زەربەی دوای ینی سترێسی دوای زەربە ینی PTSD بە قەولی ناوی نەخۆشیەکە و ئەمە مشکلاتە دروستەکە بۆ هەموو کۆمەلگاکە. ئیعدامەکانی ساڵی 58 لە شاری سنە لە هەموو دنیا دەنگی داوەتەوە بەدلیەوە ئینسانی برینداری ڕایکێشاوە ئیعدامیەکە. ئەمانە ئەوێتە هۆی ئەوەی کە خەڵک و بەعموم تووشی مشکلاتی ڕۆحی ببن و لەم حکوومەتی وا بەداخەوە زۆر چاوەڕوانی ناکردە بەڵام لە حکوومەتێکی عادیتر ئەبێ بنیام چاوەڕوانی ئەوانە بکە کە بەم جۆرەشتانی کە وتم ئەهمیەت بدا لە دانشگا و مەدرسەوە هەتا کوونێ نەخۆشخانە و ئیمکاناتی دەرمانی. ئەمە بازنەیەکی گەورەیە کە چوارچێوەی چۆنیەتی بەرخورد بەم جۆرە نەخۆشیانەدا ئەمەزرێنێ. دوای ئەمە دینە سەر خودی کۆمەلگاکە معلوماتی کۆمەلگا جاری وایە لەگەڵ معلوماتی حکوومەتە تەفاوەتی هەیە. خەڵک زۆر جار هەیە پێشکەوتترن لە حکوومەتەکەیان هەروەکو دەورانی کۆڕۆنا کە دیمان خەڵک خۆیان دەستیان کردوێ ئەقداماتی بۆ پێشگیریگرتن لە کۆڕۆنا لە حاڵەکە حکوومەتەکە ئەیود هیچێک نییە. لەم بابەتیش و جاری وایە خەڵکەکە خۆیان زانیاری و ئاگاییان بچێتە سەرەوە ئەتوانن تەسیریان بێ و تەسیری خەڵکەکە لە بازنەیەکی نزیکترە تاکوونێ ئەو بازنە گەورەی کە حکوومەتەکە دروستیەکە. بۆ نمونە بەمانە ئەگە بگەڕینەوە سەر دەورانی کە من بۆ خۆم لە کوردستانە بووم و بە تەجروبەی خۆم مەسەلەن ناو بانکردنی کەسێک بەعنوانی شێت فڵانە کەس شێت و حتا کەسانی ناسراویشمان وەکو وەلی دێوانە هەر بە ناوی دێوانە ناوبراوە. خودی ئەمە بە فەرهەنگی عمومی خەڵکە گەڕێتەوە بەرەبەرە ئەبێ ئەمانە لا بچێ نابێت کەسەکە بە ناوی نەخۆشیەکەیەوە بناسریە نەخۆشی ناوی کەس نییە. دوای ئەوە چۆنێتی لەگەڵ جوڵانەوەیان ئەتو وەختی کەسێکە بینی کە نەخۆشیەکی بێ ئیجازەی پێ بدەی هەر لە گەڕەکی خۆتا بژیت لەگەڵی مراودەت ببێ قسە بکەیت تاکوونێ ئەوەی کە جیاواز بکرێتەوە و قامتی بۆ بکێشرێت تەفاوەتی زۆرە. ئەمانە بە فەرهەنگی عمومی خەڵک کەوتووە کە تاسیری زۆری هەیە لەسەر ئینسانەکە. دوای ئەم بازنەیشە دینەوە بازنەیەکی نزیکتر کە قەوم و کەس و خانەوادە و ڕفیقە نزیکەکانی کەسێکە کە تووشی نەخۆشی های دەرونی ئەبێ. ئەمانیشە بۆ خۆیان تاسیری زۆریان هەیە لەسەر ئەوەی کە ئەم ئینسانە بتوانێ لەگەڵ بەسەر نەخۆشیەکەی زاڵ بێ یاکوونێ زاڵ نەبێ. ئەم ئینسانانە بە نیشاندانی ئەوەی کە دەرکی ئینسانەکە بکەن بە ڕێنوێنی دروست بە یارمەتیکردنی کەسەکە بۆ پیاکردنی ڕێگە حەل بەم جۆرە شەوانە ئەتوانن مفید بن یاکوونێ بەوەی کە بە عەیبە و بە شاردنەوە و بەوەی کە ئاخر تۆ خۆتە بێ فکرێ بکەی بە حاڵی خۆت و بەم جۆرەشتانە مشکلەکە بخەنە سەر پای بنیامەکە و باعث بن کە بنیامەکە زیاتر ناڕەحەت بێ. ئەنی ئەمانە دیارە کە زمانی گەرەکە کاری گەرەکە ئەبێ لەگەڵ سەر ئەم ئاگەیانە بە کەسی نزیک بدرێت کە بزانێت کە نەخۆشیای دەرونی شتێک نییە کە بەدەستی بنیامەکە بێ. هەروەکو جاری پێشتر باسم کرد وەکو نمونەی نەخۆشی شەکر وایە و لە دەستی بنیامەکە
بە دەرەجەیەکی زۆر نییە بە دەرەجەیەکیش هەر نەخۆشی شەکش بەدەستی بنیامەکە هەیە خۆ بنیامەکە خۆی توانێت تاثیر بنێتە سەری بەهۆی ئەوەیە کە ڕعایەتی موادی خوراکی بکات و چۆن هەفێت و دانیشێ بەڵام هەمووی ئەوە نییە ئەوە فقط تیکەیەک لە حلی مشکلەکەیە جا ئەو جارە دینۆ سەر ئەوەی کە کەسێک کە تووشی نەخۆشی دەرونی بووە خۆی ئەتوانێت چی بکە بۆ ئەوەی کە ڕەحەتتر زاڵ بێ بەسەرم نەخۆشیە ئەویش هەر بەشێکی هەر بە زانست و ئاگایی کەوتووە بەوەی کە بتوانێت قبوڵی بکە کە ئەمە نەخۆشیە جێگەی شەرمەزاری و عیب نییە و دوای ئەوە یارمەتی وەربگرێ بتوانێت داوای یارمەتی بکە بچێتە لای دوکتۆر بچێتە لای کەسێکە لێزانە و یارمەتی وەربگرێ زۆر کتێب هەیە زۆر نووسراوە هەیە کە معلوماتی زۆر باشەدات یا هەم خەڵکی دەوروبەری نەخۆشەکە یا خودی نەخۆشەکە ئەتوانێت ئەوانە بخوێننەوە و لەوانە کەڵک وەربگرن هەروەکو وتم دیارە ئەم نەخۆشیانە زۆر جۆرا و جۆرن لە بەعضێکیە ئەم ئیمکانە بۆ کەسەکە نییە لە نوعی ئەوەی کە پێی ئەڵێن ڕەوان پەریشانی یاکوونێ سیکۆسەکانە لەبیایتر فەردەکە بۆ خۆی زۆر توانایی ئەم کارانەی نییە بەڵکو زیاتر وەزیفەکە کەوتە دەوروبەری کەسەکە زۆر چاکە یەک شت کە ئێستا بە نەزەرم گەیی لێوە پرسیار بکەم ئەوی شەوەیە کە ئێمە لە کۆمەڵگا زۆر جار منداڵ ئەبینی منداڵێک کە شاهدی ئەعدامە لە مەیدانێکە منداڵێک کە شاهدی ئەوەیە کە لە شەڕە شاهدی ئاوارەیی و کۆڵێ مشکلاتی ئەوە هەیە چنێک وە زۆر جار من کە بیستومە کەسێک چێتە لای دکتوری ڕەوانشناس یا چێتە لای ڕەوان دەرمان پرسیارە کات کە لە منداڵیەکەی چۆن بووە ینی مەوزوعی منداڵیەکەی زۆر ئەهمیەتی هەیە بۆ ئەوە تۆ بتوانی ئێستەی ئەو کەسە هەڵسەنگێنیت و دەرمانی درستی پێ بدەیت ئەمە چۆنە ئەمان کە زۆر وایە لە بەشێک لە ڕەوانشناسی کە دیارە کە خودی ڕەوانشناسی مەکتەبهای جۆراوجۆری هەیە ینی ئەنوە ئەقسامی کەسانێک کە زۆر توانابوون لەم کارە بە جۆرهای جۆراوجۆر چۆنیەتی ئەم نەخۆشیانە و سڵامەتی دەرونی بنیامیان تەوزیح داوە لە بەشێک لەم شێوە تەوزیحانەدا مەسئلەی مناڵی زۆر عەمدەیە چۆنیەتی ژیانی ئینسان لە دەورانی منداڵیەوە تەئسیری بۆ هەموو ژیان لەسەر بنیامەکە هەیە زۆرێک لە ڕەوشهای دەرمانی کە عیبارەتە لە قسەکردن لەگەڵ کەسە نەخۆشەکە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە بێت ئەو مشکلاتی دەورەی منداڵیە بۆ بنیامەکە هەل بکە بێتوە سەری نیشانی باکە چۆن ئەو مشکلە ئەمڕۆکەتە ئەو تەحتەفی قەراردانێ زۆر جار هەیە بنیامەکان مشکلاتێک کە بۆیان پێشهاتووە لە بیر خۆیانەوەنەوە یا ئۆتۆماتیک وەکو وەسیلەیەکی دفاعی ئینسان لە خۆی شتە ناخۆشەکان سایەکە بیری لێ نەکاتەوە ئەمە لەلایەکۆ قازانجێکی هەیە کە ئینسانەکە توانێت ئیدامە بە ژیانی خۆی لایەکی تریشۆ زەرێکی هەیە کە شتێکە تۆ بۆ خۆت حەل و فەصلە نەکردووە لە مێشکی بنیامەکارە هەیە و ژیانی تەحتەفیر داهەنێ ئەمما خۆی لی ئاگاه نییە بۆیە ئاگاهکردنی بنیامەکە لەسەر مشکلەکە ئەوێتە باعثی ئەوەی ئەوڵین هنگاوێ بێ لە ڕووی ئەوە کە مشکلەکە هەل بکە مەسەلەن بیگرە نەزەر کە شتێکی زۆر سادە لەما کە ممکنە هەموو کەسێ جوان پێی بگا ئەوەیە کە لە مناڵیە کەسێک کە مناڵی زۆر چکولە بوو شاید ئێستا لەبیرنەوە سەگێک گرتوێتی باش یا سەگێکی دیوێ کە زۆر خەشن بووە و ترسناک بووە ئەم بنیامە ممکنە لە داهاتووە لە عمری زۆر گەورەیشە هەر لە سەد زۆر بتەفێت کە چای بەسەد بکەوێتەوە ژیانی بلەرزی ئەمە ممکنە هەڵ لەبیریشی نەماوێت لە مناڵیاتی بەسراتوە ئەمەوە کە بە گفتار و بە ڕەوشهای تایبەتیە کە دێن ئەهێرن و بیری بنیامەکە کە چۆن بووە و نیشانی ئەدەن کە ئەو خەتەرە نەماوە ئیتر ئەوە شتێک بوو کە لە مناڵیە بووە تۆ ممکنە لە بیری خۆتە بردوێتەوە لە بیرە کوێتەوە بەڵام ئەمڕۆکە پێویست نیە لەو شتە بترسی ئەمە بە خۆی ڕەوشێکی دەرمانیە جا بۆیە بەداخەوە ئەو کارانەی کە مەسەلەن بۆ خەڵک پێشتی وەکو شەڕ و وەکو کوشتار و وەکو اتفاقاتی تەبیعی وەکو بۆ بەلەرزە و سێڵا و ئەم جۆرە شتانە کە عیبارەتە لە
ئەوەی کە منداڵێکە بتوانێت زۆر پترسیە ممکنە زۆر ئەهمیەتی پێ نەدرێ بەڵام لە شوێنەکە کە ئیمکانی بێ ئەم ئینسانانە ئەگەر خۆیان بەوە بگەن ئەتوانن بچنە لای کەسی لێزان لەسەرمانە قسە بکەن وەسای بکەن بە حەلیە مشکلاتە بکەن خانەوادە هەیە کە بەمانە ئاگا وریان ئەگەر مناڵەکەیان تووشی شتێکی وابێ هەر لە ئەوڵ و لەگەڵی قسە ئەەکەن وەسعیەکەن مشکلەکەی وە حەل بکەن نمونەیەکی زۆر چکولە ئەوەیە کە مثلەن منداڵێکە لە خەریکە وەکو خۆشی و وەرزش سوار ئەسپەوێت و ئەسواری بکە کە لە ئەسپەکە کەوتە خوارەوە ممکنە منداڵەکە هەڵبێت و حەز نەکایتە سواری ئەسپەکە بێ بەڵام ئەوڵین کارێکە مامۆستاکە ئەیکا ئەوەیە کە دیسانەوە پێی ئەڵێکە ئیتفاقی بوو کەوت شکوری چێکی پێ نهاتووە وەرە سوار ئەسپەکە بەرەوە بۆ ئەوەی کە ئەو دووریگرتنە لە ئەسپەکە ئەوێتە ئەوەی کە وحشەتی لە ئەسپەکە دروست بکە کە دوایی هەر ئیدامەیت بێ بەڵام سواربوونی ئەسپەکە ئەوێتە وحشەوەی وحشەتە دروست نەکە ئەمە نمونەهایەکن لەوەی کە چۆن شتێک لە مناڵیە تەفسیرکە لەسەر بنیامەکە و چۆن ئەتوانی ڕێگەحلی بۆ تۆزیت بەڵام زۆر جار پێش دێت کە بڕێک لەو منداڵانە خەو ئەبینن و شەوانە لە خەو خەبەریان نەبێتەوە بڕێک منداڵ حتا لەواچێ خۆی پیس بکات لە ترسان بەشێک لەوانە هەر نەتیجێ ئەو سناریۆ ناخۆشانەیەوە دیویانە جای سەر شەڕ بووە یا مەسەلەن هەڵس و کەوتی گەورەکان بووە بەنسبەت ئەوان تەئسیری سەرداناون ئەتوانەوە بێ ئەتوانێت ئەو مشکلاتە بێت و ئەوە زۆر بەوە کەوتووە کە ئەگەر منداڵێک تووشی شەڕ بوو سەحنەهایەکی ناخۆشی دی ممکن ئاسان تووشی شەڕ نوێ مشکلاتی ناو خانەوادگی دایک و باوک بێ کۆشەڕەکان لێدان لە ژنان لێدان لە ناو دایک و باوکە منداڵێکە شاهدی ئەوانەیە ئەوانە تووشی مشکلی گەورەیانەکە لە مەدرسە مامۆستاکان زۆر بە جوانی ئەوانە ئەبینن کە بەعزە منداڵێکن کە ڕەحەت دەتوانن شەڕ بکەن و خشونەت بەکاربەرن ئەتوانێت ئەوە نیشاندەهەندەی ئەوە بێت کە لە ناو خانەوادەکەیانە بەکارهێنانی خشونەت عادی بووە ئەتوانێت نیشاندەهەندەی ئەوە بێت کە ئەو منداڵانە خشونەتیان دیوە جا یا کۆمەلگا بووە یا حکوومەت بووە یا شەڕ بووە یا ناو خانەوادە بووە کا گۆران ئەو کەسانەوە نەخۆشینی دەرونیان هەیە لە عینی حاڵە لە محیتی کاریانە یا لەگەڵ بنەماڵەیانە نوعێک عەکسەڵ عەمەڵهایەک لە خۆیان نیشانەدەن کە شاید شیاو نەبێت جاری وایە مەسەلەن زۆر کەس تووشی پێشداوەریە بێت لە مەوردی هاوکارەکەیەوە یا مەسەلەن حتا ئەوە ئەتوانێت لە سیاسەتیشە تا ئەندازەیەک تاسیری ببێ مەسەلەن بۆ نمونە نوعێک نەخۆشین هەیە کە پێڵەن تۆری چی پێڵێن کۆمپریشنز تۆری پێڵەن شتێکیا بە سوورەتەوەی وە پێی وایە هەمیشە لە کێشەکە ئەوە کاسەیەکە لە ژێر نیم کاسا بۆیەوە اتفاقە کەوتوانە ئەمە چنێک ئەتوانێن ناشی لەو وەزعیەتی دەرونی ئینسانە بێت تۆری تەوتایی پێڵێن تۆری تەوتایە کۆنسپیرەیشن تۆری هەیەکن کە تۆ شتەکە لازم نییە بە ڕەوشی علمی تەوزیحیبەی بەڵکو هەر بە گومان و بە شک و بەم جۆرەشتانە لەم بابەتەوە ئەتوانێت ئەوە بێت کە وەختارێک کەسێک نەخۆشە ئەگەر کەسێک زانیاری نەوێت لەسەر نەخۆشیەکە ئەتوانێت بە ڕەوشای جۆرا و جۆهر وەکو ئەو جارەی در باسم کرد لە قەدیمایانتەوە شەیتان یا جن چووەتە قاڵبی بنیامەکە یا ئەتوانێت کەسێک بڵێ ناوە تەماروزەکە ڕاست ناکە ئەوە هەدەفێکی تری هەیە و باوەڕ نەکا بە کەسەکە بەداخەوە ئەوە هەروەکو باسم کرد کە ئەو بازنانەی کە بە دەوری ئینسانێکەوە هەن و کۆمەلگا بەشێک لە بازنەکەیە دانێک لە بازنەکانە ئەوە بەشێک لەوەیە کە ئینسانەکانی دەوروبەری ئینسانێکە تووشی نەخۆشیە بێت چەندێک زانیاریان هەیە لە موردی ئەمشتانەوە چەندێک توانن یارمەتی دەربن جاری وایە کەسێک کە تووشی نەخۆشیای قورسی دەرونیە بێ ممکنە ئیرتباتی لەگەڵ دنیای واقعیە لەدەست بە پێی وابێ بە شوێن یۆن تاقیب یەکەن پێی وابێ کە
ئەخباری بۆ دێت لە تەلەڤیزیۆنەوە مثلەن تماشای تەلەڤیزیۆنەکە ئەیجێەوە پامێکیان بۆ من نرد لە موردی پلانشتۆ پێی وایە کە مەسەن میکرۆفۆنیان قسەت ناو لیباسەکانی بە هەموو قسەکانی جۆچکادەن ئەمانە مشکلات یەکە کە ئەبێ بنیان بزانێت کە ئەمە ممکنە جوزی نەخۆشیەکەیە بەڵام ئەگەر کەسێک زانیاری لەسەر ئەوە نەبێ پیان وایە کە درۆکە پیان وایە کە گەریکێتی تەوەجی دەوروبەری خۆی جەلب بکە پیان وایە کە ممکنە بە هەر نوعێکی تر تەوزیع بدرێت بەڵام لە سەتحی عمومیەکەیە مەسەلەن زۆر جار باسیەوە کراوە کە مەسەلەن بڕێک زانست و ڕووداوی تر دێتە ژێر فعال کە بۆیە هەر بەو شکلە ئەم ناوی تۆریەی لە خۆی گرتووە ئەو تێوەریە زیاتر گەڕێتەوە سەر تەوزیحی مەسایلی کۆمەڵگا و زیاتر ئەچێتە ناو ئەوەی کە مەسەلەن تیۆری هەیەکن لە موردی کۆمەڵگاوە کە مەسەلەن بازێکەڵێن کە ئەسڵان شتیوا ڕووی نەداوە ئەمریکا قەت نەچوەتە کوڕی مانگ بەڵکو درۆیە و هیچ شتێکی علمی لەسەر و شتە نییە بەڵام لە موردی نەخۆشیای دەرونیەوە من زیاتر بە ئەو شێوەی بینم کە ئەگەر کەسانێک تەوزیعی نەخۆشیهای دەرونی بە ڕەوشای تر ئەدەن بە ڕەوشایە کە هیچ تاقیقێکی علمی لەسەری نییە و بۆ خۆیان ڕەوشایە کە دۆزنەوە بۆ دەرمانکردنی جایسە ممکنە بە هەدەفی ئەوە بێ کە پوڵ پیاکەن تەوزیحەکانی خۆیان ئەدەن و ڕەوشایە کە دەن کە هیچ ڕەوشێکی علمی نییە بۆیە مهمە کە کۆمەلگا بێ هەرچی زیاتر زانستی علمی لەسەر ئەم جۆرە نەخۆشیانە بچێتە سەرۆ و ئەمە پەرە پێ بدرێت ناو عمومی خەڵکە تاکوونێ بەر بەم جۆرەشتانە بگیریە بەر بەو ڕەوشانەی کە لە قەدیمەوە ئەیان کرد ممکنە هەر ئێستێشە لە زۆرە لە جگەکانە بکریە هەر لە ئوروپای مدێڕنی ئەم دەورەیشە ممکنە لە خانەوادیەکە خانەوادەکە حاضر نەبێ وەختێ منداڵەکەی یا کەسێک لە عزوی خانەوادەکەی نەخۆشیێکی هەبی واتە لای دکتۆر بەهۆیەوە کە پیوا بێ کە یا بە دەلیلی مەذهبی یا بە دەلیلێکی عەقیدەتی یا بە هەر دلیلێکی تر اختلافی بێ لەگەڵ جامعەکە لە موردی دەرمانی ئەم نەخۆشینانەوە دوو ڕۆژەیە ڕۆژێکی کە ڕۆژێکی دەرمانە ینی بە شکڵی دەوایە ئەدرێ بەو کەسە ڕێگەیەکی تریشی دانیشتن و قسەکردن لەسەر خودی ئەم مەسەلەیە لە چ مەواردێکە ئەمانە بەکارە برێت هەم یا دەرمان بەکارە برێ یا بە شکڵی پداگۆگی یا چی پێڵەن بە شکڵی دانیشتن و قسەکردن لەسەر نەخۆشینەکە هەروە کەوتم نەخۆشیهای دەرونی جۆرا و جۆرن هەندێکی پێویستی بە دەرمان هەیە و ئەلعانە دەرمانەکەن پێشخەڵکی زۆریان کردووە لە نەخۆشیە ڕەوان پرێشانی یا کوونێ سیکۆسەکانە جاران بە سوەتی حب دەرمانەکانەدا و زۆر جار کەسەکە لە بیریە چووکە دەرمانەکە بخوا لە نەتیجە دیسان و حاڵی خراپە بوو یا وەختی تۆزێ وەزعی باشە بوو حەزی ناکرد بیخوا دەرمانەکەەوە دیسان و حاڵی خراپە بووە ئەمڕۆ کە ئەو دەرمانانە وای لە هاتووە کە بە سوورەتی دەرزی ئەیوەشێنن و پێویست نییە کە هەموو ڕۆژە مەسرە بکردیە بەڵکو یەک جار لە مانگە ئایوەشێنن خۆی ئارامە و دەرمانە چێتە بەدەنی کەسەکە و هەر یەک جار لە مانگە پێویستێتی کە ئەمە ئەمنیەتی زیاترەدا بە ئەوەی کە ئینسانەکە بتوانێت سڵامەتی خۆی حفظ بکە لە ئەم جۆرە نەخۆشیە قورسانە کە وەکو سیکۆزەکان وەکو نەخۆشی دوو قوتبی وەکو ئەمانە زۆر مهمە مەسلەی دەرمان زۆر مهمە ئەمما لە باقی نەخۆشیەکان ترا وەکو دڵتەنگی و ئەفسوردەگی و خەمۆکی و ئیستراب و نگەرانی و ترسەکانە لەمانە دەرمان تەنیا دەرمانی شیمیایی نییە کە بە سوورەتی هەبوو دەرمان و قورس و دەرزی وەم جۆرەشتانە بەڵکو دەرمانەکان ڕەوشای زۆر جۆراجۆری هەیە هەندێک لەمانە بە قسەکردن و بە ئاموزشە کە مەسەلەن لە ترسەکانە کە کەسێک لە سەگە ترسێ لەوە ترسێ بچێت ناو خەڵک لە سواربوونی هەواپەیما ترسێ لە حەشەرەیەکە ترسێ ئەمانە ڕەوشایەکی دەرمانی هەیە کە زیاتر بە کردەوە دەرمانیە ینی کردەوەی بنیامەکە ئەگۆڕی ئارام بەبێ ئەوەی کە ئینسانەکە تووشی سەردەمە بێ
و فێرە بێ کە ئەو شتە زۆر خەتەرناک نییە کە ئەوتمیشای کردووە جاران مەسەر نەیەتوانی سوار هەواپەیما بێ بەڵام ئەستا ئەتوانی سوار هەواپەیما بێ بەبێ ئەوەی واشەت بکە جاران نەیەتوانی سەگ ببینێ ئێستا ئەتوانێت سەگیشی ببێ دەست پێرێ بە سەر سەگا و لەگەڵ سەگیشە نزیکایەتی بکات بۆ شکڵی کە پێکەوە بن و بەبێ ئەوە کە ئەحساسی وحشەت بکە ئەمانە ڕەوشی پێژن کردەوە دەرمانی ینی کردەوەکەی کەسەکە ئەگۆڕن خۆی ڕەوشایەکی خاصی هەیە و زۆریش تەئسیری چاکی هەیە ڕەوشایەکی تر هەیە کە بۆ ئەفسوردەگی و دڵتەنگی و ئەمانە کە هەروەکو ئەوەڵی بەحسەکانمانە قسەمان لێ کرد کە ئەگەر کەسێ مەسەلەن لە مناڵیە تووشی مشکلێک بووە دواتر ئەبێ بگەڕێتەوە سەر ئەوە و بۆ خۆی حلاجی بکات و بیبینێت کە چۆنە ئەمەشر احتیاجی بە قسەکردنەوە بە دەرمانی قسەیە و کەسانی متەخەسس لەما ماهرن کە چۆن مشکلاتەکە دەرخان و چۆن کەسەکە یارمەتیکەن کە بتوانێت شتەکە بۆ خۆی حلاجی بکە خارج لەم ڕەوشە دەرمانیانە ڕەوشایەکی ترمان هەیە وەکو مەسەلەن شۆکای ئلکتریکی وانەکە بەداخەوە شۆکای ئلکتریکی بەهۆی چەند فیلمەوەکە دروست کریا فیلمایەکی ئەمریکایی کە دیوانە ئەسقەفەت پەرید و ئەوانە تەئسیرێکی وای کرد کە خەڵک زۆری لێ بترسن لە حاڵێکە دەرمانی بەعزێ لە نەخۆشیەکان بە وەسیلەی شۆکی ئلکتریکی نیشان دراوە کە تەئسیری زۆری هەیە کەسانێک کە تووشای ئەفسوردگیهای عەمیقن نەیانتوانیە بە دەرمان و بە قسەکردن چاک بنەوە توانیانە بلا شۆکای دەرمانی شۆکای ئلکتریکی تەئسیری باش وەربگرن بۆیە کە بە نەزەری من ئەبێ بنیام دڵئاوەڵە بێ لە مەوردی ڕەوشایەک کە هەیە گوێ بگرێتە تاقیقاتی علمی و بزانێت کە علم پێشڕەفتەکە نیشان ئەدا کە بەعزە ڕەوشێ باشترن لە بەعزە ڕەوشێکی تر بەعزە دەرمانی باشترن لە بەعزە دەرمانێکی تر ئەم معلومات و زانیارانە تەئسیری هەیە بۆ ئەوەی کە کەسەکە بتوانێت دەرمانی دروست وەربگرێت لە ئاخردا پرسیارێکم هەیە جا نازانم چەندی ئەمە ڕەفتی ئەبێتەوە بە خودی مەسەلەی نەخۆشینهای دەرونیوانە ئەویش نوعێک نەخۆشینهایەکەیە کە زیاتر لە تەمەنی بە ساڵات شوانە دەرەکەوێت وەکو دەمەنسوانە ئەمانە هیچ ڕەفتێکی بە نەخۆشینهای دەرونی نییە وەکو کە زیاتر لە تەمەنی بە ساڵات شوان تووشیە بن تووشی فەرامۆشیە بن کەس و کارەکان ناناسنەوە ئەمە لەو چوارچەوە قەرارەگرەیە هەرەوە بۆ خۆی جیاوازە ینی لە چوارچەوەی نەخۆشینە دەرونیا قەرار ناگرێت ئاخر خودی فەرامۆشی بۆ خۆی نەخۆشی نییە خودی فەرامۆشی علامەتێکە ئەم علامەتە ئەتوانێت دلیلی نەخۆشیی دەرونی بێ ئەتوانین دلیل نەخۆشیەک بێت کە وەکو پێی ئەڵێن بەسڵاح نازان لە کوردیە ناوی چیە ئەلزایمەر نمونەیەکیانە باشە بەڵام ئەلزایمەر شتێکی زۆر کەمانە کە بەنسبەتی ئەوەی کە لێرە ئەمە پێشدین دمەند یعنی ئەوەی کە ئەیان و خەرەفیات یا کەلیمێکی تریشمان بوو لە کوردیە بۆی کە ئەیان و سەفی بووە نازانم حتمما کەلیماتی جوانتری شەیە کە بە شکڵێکی جوانتر بەیانیەکە احتیاج نییە کەلیمەکە منفی بێ یا مثبت بێ بەڵکو کەلیمەکە فقط کەلیمەیەک بێت کە باسیەوەکە کە ئینسانەکە بەهۆی بەرزبوونی تەمەنیەوە شتی لە بیرەچێتەوە و دیارە ئەلزایمەر یەکێک لە سەختترین نەوعەکانیەتی کە حتا ئەتوانێت زۆریش تەمەنی لەسەرەوە نەبێ کەسەکە تووشی بێ و ئەمە تەغییراتێکە کە لە سیلولهای مەغزیە ئیجاد دەبێ ئەلعانە ئەمە خۆی یەکە لە مشکلاتێکی گەورەیە لە جوامعەیەکە کە جەمعیەتی پیریان زیاترە بەڵام غێری ئەوە نەخۆشیی دەرونیش ناو پیرەکانە زیاتر بێتەوە مثلا لە ئەوروپا نەخۆشی دڵتەنگی و خەموکی و ئەفسردگی لە ناو قشی پیرە زۆرە بەدەلیلی ئەوەی کە پیرەکان تیمشاکی کەسەکانی خۆیان لەدەستدان زۆرجار بە تەنیا ئەکۆنەوە دوای ئەوە لە محیطی زیندگی خۆشیان ئەبڕێنە کەونا ماڵی پیران و شوێنهایە کە ئەبێ نگەهداریان لێ بکریە و مەسلەی تەنیاییە مشکڵێکی گەورەیە و ئەبێتە باعثیەوەی کە دڵتەنگی و نیگەرانی لە ناویانە زۆر بێ و بۆیە کە ئەمەش خۆی بەشێکی زۆرە لە نەخۆشیە ئەوان
من لە گزارشێکی تەلەڤیزیۆنیە لە دۆکۆمنتێکە بینیم کە باسیەوە کاڵێت کە ئەو کەسانەوە کاری جەمعیەکەن ئیسە لە ئەنجومەنێکان لە ئەنجومەنێکی وەرزشی مەحەلات یا هەر شتێکیەوە یا مەسەلەن جەماعەتێکی بەتەمەنچوون پێکەوە کاما بافیەکەن مەسەلەن کارهای مشتەرەکەکەن ئەو نەخۆشینە لە ناو ئەگەر مەقایسە بکات لەگەڵ ئەوانەی وا تەنیان ئەوە ناکەن یا هەر بەتاقە تەنیا خۆیان زیاتر ارتباطاتی جەمعیان نییە زۆر کەمتر تووشە بن حتا مەوردیشی باس کردووە مەواردێکە کەسانێکە حیوانی خانەگییان هەیە هێشتا توانێت تاثیری ببێت مەبەستمەرە و شتەوایەوە ئیشارەتان پێکرد مەسلەی تەنیایی مشکلێکی گەورەیە لە جوامعی ئوروپاییە متمەینم لە جوامعی لای خۆشمان هەر ئەو مشکلاتە هەیە بەڵام ممکنە بەرچاو نەخریاوێ بەڵام ئینسانێک کە پیرە بێ جاری وایە لە فعالیەتایە کە جاران ئەیکرد ئەبڕیە و چۆن ڕۆژەکانی خۆی پڕکاتەوە خۆی ئەوێتە مشکلێک ارتباطەکانی لە دەستدا ڕفیقەکانی ممکنە مردوێتن هاوسەرەکەی ممکنە مردوێ تەنیا خۆی کەوتوێتەوە ئەمانە مشکلاتێکی گەورن ژیانی جەمعی بۆ زۆر کەس هەیە کە تەسیری زۆر باشی هەیە فعالیەتی جسمی لە هەموو تەمەنێکە چ پیر و چ جوان بۆ نەخۆشیای دەرونی تەسیری زۆری هەیە حتا بووە کەسانێک کە ڕەوان پزیشک بوون کە تەوسیەی مهمیانەوە بووە کە کاری جسمی بکەن لە سوێدا کابرایەک بووە کە مەشهور بووە بەوەی کە نەخۆشیەکانی تەوری پیانەدا کە دارپشکێنن ماشە بەدلیلەوەی کە بە تەجروبە پێی گەیشت بوو کە هەرچی فعالیەتی جسمی بنیامەکە زیاتر بێ تەسیری باشتری هەیە لەسەر پیاکردنی سڵامەتی خۆی تحقیقاتێکی تر هەیە کە ئەوانەی هەر جێگەی سەرنجڕاکێشانە مەسەلەن یەکی لە تحقیقاتێکە من چاوم پیکە و ئەوەیە کە ئەڵێن لە کۆمەلگاهای ئیبتیدائیە وەکو لە جوامع وەکو لە ئەفریقا کە کۆمەڵگەهایەکەیە کە ژیانی ئیبتیدایی ئەکەن وەکو شکارچی و ڕاوچی و لە قەبیلەهایەکی ئەوەڵیا زندگیەکەن لەو شوێنانەیە کە تەفاوت لە بینی بنیامەکانە کەمە نەخۆشی دەرونیش بوو دەرەجە کەمترە خودی ئەوەی بەحسێکی جالبە کە بنیام بزانێ هەرچی تەفاوت لە بینی بنیامەکانە زیاترەوێ نەخۆشی دەرونی زیاترەوێ ئەوەش خۆی بەحسێکە کە جێگەی لێ کۆڵینەوەیە کاکۆران من وتم ئاخرین پرسیارم بەڵام دیسان پرسیارێکی کەشم بۆ هاتوۆتە پێشەوە ئەویش ئەوەیە کە ئێستا کە باسی جەوامعت کرد ئایا ئەم نەخۆشینانە لە جەوامعی مختلفە میزانی عمومیەتەکەی یا زیادبوونەکەی زیاترە مەسەلەن بڵێن لە کۆمەلگایەکە کە ئیمکاناتی اجتماعی لە خوارەوەیە دەوڵەت هیچ شتێک ناکا بۆ خەڵکەی کە تووشی و نەخۆشینانە بن یا ئەسڵەن وڵاتێکی پێشکەوتوو هەموو ئیمکاناتی بەڵام تووشاکە و نەخۆشینانیش هەردووسان هەیە چەندێت تەئسیر دانێت ئایا لە دوا ڕۆژی مەسەلەن دنیایەکی ئازاد و باشە ئێمە لەگەڵ نەخۆشی وا ڕوبەڕووە بین یا نابین ڕاستی ئەوە پرسیارێکی گەورە هەیە کە جوابەکەی ئاسان نییە بەهۆی ئەوە کە چەندین فاکتۆر هەیە کە بنیام بێ لە نەزەری بگرێ مەسەلەن ئەگەر بە ئامار بگریتە نەزەر ممکن ئاماری ئەو جۆرە نەخۆشیانە لە کشوورای ئەوروپا لەسەرترۆ بێ بەڵام ئاخر لە عینی حاڵیشە کشوورای ئەوروپاین کە ئامارگیریەکی زۆر دەقیقیان هەیە لە کشوەری وەکو ئێرانە خۆ ئامارگیری نییە لە سووریەکە کە لە حاڵی شەڕایە خۆ ئامارگیریەک نییە ئەوەیە کە ئەم زیاتر ئەبێتەوە کە نەزەر کە حدس لێ ئەدرێ کە بۆچی وایە ئایا لە کۆمەلگایەکە زیاترە بە چ دلیلێ لە کۆمەلگایەکە کەمترە بە چ دلیلێ قەتعاً وەکو بۆچوون بێژی زۆر منطقیە کە وەختاری ئینسانەکان مشکلی نانیان نەبێ مشکلی بێکاریان نەبێ قەتعاً نەبێت لە حەزی ڕۆحی شادارتر بن ئامارهایەکەیە هەزارە ئەوەی کە بە ئامار بوتریە کە مەسەلەن نەخۆشیهای دەرونی لە کشوەری وەکو سوئێد و دانمارک و ئوروپا مەسەلەن ئابەم حەدە هەیە وەکو جاری پێشتر باسم کرد مەسەلەن نەخۆشی ئەفسوردگی تاکوونێ 30% جەمعیەت بیبێت خۆ ئامارێکی بێحەد زۆرە بەڵام لە عینی حاڵیشە ئامارێکی تر هەیە کە خەڵکی کشوەرەکانی وەکو سوئێد و دانمارک یەکێ لە میزانی خۆشبەختی لە ناویانە لە سەرترین ئەنازۆیە کە ئێحساسی ڕزایەت کە لە ژیانیان
بەڵام ئەو تاقاتم متسفەنن لە کۆمەلگای ئەمانیە تا بنیان بیسەنجێنێ من ئەزانم کە هەندێک محقق بوون کە چون تاقیقیان کردووە لەسەر دەرەجەی خۆشببختی لەسەر دەرەجەی خۆشببختی مثلەن پوڵ چەنە تاسیری هەیە دەرامەت چەنە تاسیری هەیە مثلەن یەکێک لە ئازمایشەکان کە ئازمایشکی کۆنە نیشانی داوە کە دەرەجەی خۆشببختی لە نێو فەقیرەکانی هەندوستانە هەر بۆ ئەنازەیەکە لەگەڵ دەوڵەمەکانی ئەمریکا ئێستا بۆی هەیەکەم نیان ئەوەی خەدەجێکی سوال بێ خەدەجێر سوال بێ شاید وانە بێ بەڵام بەهەرحاڵ تاقیقاتی جەدیدتر نیشانی داوە کە دەرامەدێک مثلەن تا حەدێک تەئسیری هەیە لەسەرەوەی ئینسانەکە ئیحساسی خۆشببختیکە بەڵام لەو حەدە بەرەوجوری تریت ئەو تەئسیری نامێنێ مثلەن بیگرە نەزەر کە کەسێکە لە مانگە 5 ملیۆن دەرامەدیەتی 5 ملیۆن تمەنی ئێران دەرامەدیەتی ئەگەر وەک مەسەل وەک نمونە باسیکەین مثلەن بێژین تا چوونە سەرەوەی تا 10 ملیۆن بنیامەکە ئیحساسی خۆشببختیەکە بەڵام لە 15 ملیۆن لە مانگە بازم بۆی تەئسیرە ناکایت رەمجە ئەو عامڵەیەکە کە تا حەدێک تەئسیری هەیە ئازادی و دیموکراسی لە کۆمەلگایەکە قەتعەن وەکو تیۆری بنیان باسی بکە بنیان بە منتەقە توانێ بێژە وایە لە کۆمەلگایەکە کە هەروکو لە ئەوەڵی بەحسەکان و باسمان کرد حکوومەتێکە خۆی خەریکە مشکل دروستەکە بۆ خەڵکەکەی تا حکوومەتێکە ڕێگە چارەدا ئەنێ بۆ خەڵکەکەی ئەبێ قعد دەفاوەتی ببێ بەڵام ئەمانە ئەبێ دواتر بە تحقیق و بە ئامارگیری نیشان بدرێ کە ئایا وایە وانە بەڵێ کاک گۆران بەڕاستی زۆر سپاس بۆ بەشداریت دیسان لەو بەرنمەیەدا ئەگەر خۆت پێت وایە نوکتەیەک هەیە کە پێویستە ئیشارەی پێ بکەی فەرموویە لە خزمەت زۆر سپاس وە دیارەکە بەحسەکەمان بوو بە تیکەهای زۆر جۆرە و جۆر منم بەحسەوەکو هنگاوێکە بینم لەو بابەتەوە کە زانیاری لەم بابەتۆ بچێتە سەر لە کۆمەلگای سوێدا شتێک هەیە بە ناوی قارەمەنانی ڕۆژمەڕە قارەمانانی ڕۆژمەڕە کەسانە نین کە لە ئۆلمپیکە بردوێتیانەوە یا لە ڕشتێکی وەرزشیە زۆر توانای لە خۆیان نیشە من قارەمانانی ڕۆژمەڕە کەسانێکن کە مشکڵاتەکەی خۆیان باسەکەن و ئەوە نمونە بۆ ئەوەی کە کۆمەلگا هنگاوی بچێتە پێشەوە مەسەلەن کەسانێک بوون کە لە ناو سوێدا وتیانەکە زۆر ئێمە مشکڵی ئاوامان بووە حتا پەنامان بردێتە ئەلکول و ئەلکولیست بووین ئەمانە کەسانی بوون کە لە ناو سیاسەتی سوێدا جزی ڕابەرانی ئەحزابی سوێد بوون وچون علەنەن باسیەکەن کە بەڵێ مەسەلەن من مشکڵی ئەلکولم بووە یا مشکڵی ڕۆحیم بووە ئەمە ئەوێتە هۆی ئەوەی کە باقی خەڵکیش بوێرن باسیەوە بکەن بەنەزەری من کۆمەلگای ئێمەش پێویستی بە کەسی وایە بە کەسانێک کە بوێرن جورئەتکەن بێنە پێشەوە بڵێن کە ئێمە مشکڵاتی وەمانە بوو توانیمانە چۆن لەگەڵ ئەم مشکڵاتە دەست پەنجە نەرمکەین و چۆن بەسەر مشکڵاتە زاڵ بین ئەمانە قارەمانانی ڕۆژمەڕەن کە ڕێگە بۆ باقیە خۆشەکەن زۆر سپاس بۆ ئەوەی بەشداریتان کرد لەو بەرنامە دیسان هیوادارم بتوانین لە دەرفەتێکی ترا و بە بۆنەیەکی ترەوە لە ئێوەی سوادە بکەین بۆ بەحث و لێکۆڵینەوە لەسەر مەسائلێکی تر زۆر سپاس لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەش بۆ ئەوەی کە منیان داوەت کرد بۆم بەرنامە و هیواداری کە سەرکەوتوو بن زۆر مەمنون بینەرانی عزیز بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە بەشی دووەمی گفتوگۆ لەگەڵ کاگۆران لە کۆمەڵا ناسرا بە دکتۆر برایم هیوادارم توانی باتمان کە تا ئەندازەیەک سەرنجی ئێوە بۆ ئەم بەحسە ڕابکێشین و بتوانین یارمەتیەکمان دابێ بەوەی کە لە خۆمانەوە دەست پێ بکەین بۆەوە کە بتوانین ئەو مشکلاتە حل بکەین تاوە بتوانین دەوروبەرە کشمان بە کۆمەلگا کشمان لە مشکلاتی ئاوا زیاتر پێوەری بکەین و نەجاتی بدەین تا بەرنامەیەکی تری دیالۆگ کات و ساتێکی خۆشتان بۆ بەهات دەخوازم